خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ. ئەمڕۆ پێنجەمین ساڵی ماڵاوایی سەرۆک مام جەلال بوو. یادکردنەوەیەکی خۆڕسکانە لەسەر مەزارەکە لە سۆشیال میدیا لە شار و شارۆچکەکان پەیامی گەورە سەرکردە عێراقی و تەنانەت ئیقلیمیەکان و تەنانەت ئەوروپیەکان دەلالەتە لەوەی کە سەرۆک مام جەلال بە حەق سەرۆکێک بووە کە متەمەنی لە خزمەتی خەڵک و خاک و ئاشتەوایی و بەرەو پێشچوونەکانی ژیان و ژاری خەڵک بەسەر بردووە. دەپرسین سەرکردەیەک لەناو ئەو هەموو نەهامەتی و ئەو هەموو ڕێگری و ئەو هەموو بربەست و ئەو هەموو دوژبنە گەورانەی کورد بگاتەوە ئاستەی کە جێگەی فەخر و شانازی هەموو تاکێکی کورد و تەنانەت وڵاتی ئیقلیمیەکانیش بێت بۆ ئەبێ چ کاریزمایی و چ مەوهیبەیەک لە ناخی ئەو سەرکردەیەدا هەبێت کە دوای 5 ساڵ لە کۆچی دوایی هەموو لایەک بۆی بەپەرۆشن. چۆن ئەو ڕێو ڕێبازە سوودی لێوەربگیرێت بۆ خزمەتی گشتی و درێژە بە ڕێبازەکەی بدرێت. هەموو ئانەم شەو لەگەڵ بەڕێز جەمیل هەورامی پێشمەرگەی دێرین و سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان تاوتوێ دەکەین. کاک جەمیل بەخێر بیت. لە پێنجەمین ساڵیادی ماڵاوایی سەرۆک مام جەلال پەیامەت چییە؟ چیت بینی ئەمڕۆ؟ سەرەتا سڵام هەیە بۆ بینەرانی کورساتی خۆشەویست. ئەمڕۆ لای من ڕۆژێکی ماتەمی نیشتیمانی نەتەوەییە، تەنها وەکو کۆشکردنی سەرکردەیەک نییە لای من، هەقە لای هەموو هەواڵانی شێت و کوردی جوابێ. بەم بۆنەیەوە سەرخۆشی لە خۆمان و لە ماتەمگێڕانی هەموو کوردستان و عێراق و پێشکەوت و خەزانی دنیاکەم. وەک عەرزم کردی کۆچی دوایی مام جەلال لای من کۆسێکی نەتەوەییە، نیشتیمانیە، ماتەمگێڕی ئەبێ هەموو تێکۆشەرانی وڵاتەکەمان و خۆشەویستان ماتەم بگێڕن. هەر وەک چۆن من پێشتری وتومە دامەزانی یەکێتیش بۆنەیەکی نیشتیمانی و نەتەوەییە، هەر وەکو دامەزرانی حیزبێک لە شاو نابێ تەماشای بکەین. ئێستاش وەکو ئەرزمکردن کۆچی دوایی جەنابی مام جەلال کۆسێکی گەورە و ماتەمی نەتەوەیی نیشتیمانیە بۆ هەمومان. کۆچی دوایی سەرۆک مام جەلال لەو 5 ساڵە و ڕۆژانی نەخۆشکەوتنی سەرۆک مام جەلال چی لە کورسەندەوە؟ پێم وانە هیچێک لەو هەواڵانە قەدری مام جەلال بەقەدر من بزانن. بۆ من ئەوەی ئێستا نا کە مام جەلال 5 ساڵە بەجێ هێشتن و جێ دیارەکە بە هیچ کەسێ پڕ نابێتەوە. من هەر لە 17 ساڵیەوە لە خزمەتی هەموو پێشمەرگەی دەستەکەی خۆ بووم، خۆی بووم و نزیک بووم لێەوە. ئەمزانی بیر و بۆچوونی هەڵکەوت و کەوتی ئارایی بەرامبەر بە نەتەوەکەمان بەرامبەر بە تێکۆشەرانی بەشەکانی کوردستان و عێراق چۆن بووە. لەبەرەوە ئەهمیەتەکەی من خۆم ێستاش ئەو لە جێ خۆیەتی من خۆم بە خوێندکارێکی ئەوەزانم. لەبەرەوە هەر لە دێر زەمانەوە بەوە ڕاهاتوم و هەر واش بووە و واش دەمێنمەوە. ئێستاش هەر ڕۆحم لەگەڵ ڕۆحیایەتی، ینی ئەمڕۆ خۆم نەگرت لەسەر مەزاری پیرۆزی کە فاتیحەم خوێن بۆ گیانی پاکی خۆم نەگرت، قسە پێ نەکرا کە بیدوێنم بڵێم ئەوی کەسی تۆ بەجێت هێشتەوە و ئەو وڵاتی تۆ بەجێ هێشت و وانەماوە. چی لە وڵاتە سەدەتەوە؟ وڵاتەکەمان دوای ماڵاوایی مام جەلال ئەو وەزعی کوردستانە دەیبینی، ئەو وەزعی عێراقە دەیبینی، ئەو وەزعی ناوچەکەی دەیبینی. مام جەلال بەناحق پێیان نایەوە سەمام الئەمان، فعلا سەمام الئەمان بوو. ئەوە نەماوە ئێوە تا ئەوە تەڕ وشک خەریکە بە یەک وەسووتێ. من ئێمە لە کۆمەڵی پێشمەرگەدێنەکان لە 2018 سەردانی مەکتەبی سیاسی هەموو حزبەکانمان کردو، بەشێکی لە سەرۆکی حزبەکان پێشوازیان لێکردن. ئەو کەسەش لە تەلەڤیزیۆنی دێرینەوە تەلەڤیزیۆنی خۆمان باسمان کردو، لە خەمان کردووە لەگەڵ سەرکردەکانە باسی ئەم وەزعەمان کردووە. مام جەلال بمایە ئەم وەزعەوە لێ نەداهات. من لە 2018 ئێمە پێشبینی ئەم وەزعەمان کردووە لە کوردستان و لە عێراقدا لە ناوچەکەدا. ئەم ساڵ سەرەتای ساڵی لە مانگی 24 دیسان چوونەتە بۆ لای هەمویان. 2018 چی پیامێکمەنداوە، ئێستاش ئەوە ماداوە بە نووسراویش ئاراسی هەموو لایەکمان کردووە، بەڵام نەماوی زۆر بیدەین بە ئەعلام و ئەوەی تێبگەێنین، چونکە حزبەکان لەوانەیە ویان پێچەک بخۆیان نەیاندا. لەسەرەوە گفتوگۆ بکەم، تۆ بەدڵ پڕیەوە باسیەکەی لە 17 ساڵیەوە لەگەڵی بوو چی لەسەر دەرونی تۆ جێهێشتەوە کۆچی سەرۆک مام جەلال و ماڵاوای سەرۆک مام جەلال؟ من وەکو باوچێک مام جەلال بوا بۆ لەگەڵ ماهر وەکو مام برازای باو
تەماشام کردو خۆم ئینسان باوکیشی خۆشەویستی کە زۆر چاک بوو بێ بۆی ئەلفوبای سیاسەتی لێوە فێر بوو بێ گەشتوێتە مەرحەلەیە کە بتوانێت دوقسی سیاسی بکە کە بتوانێت کۆڕ و کۆمەڵێ بەسەر کاتەوە و باسی بەزی کورد و سیاسەتی کورد و ئایندەی کوردی بۆ بکە جا چۆنە بێ چۆن باوکێکە بێ ینی تەسیری کەسە دڵ و دەرین و خۆشم بەڕاستی ماڵیشەوە مناڵەکان کە بینیمان ئەمڕۆ قسم پێ نەکرا لەسەر مەزارەکەی زۆر ئەوەنیش دڵتەنگ بوون ئەو چاوپڕ لە فرمێشی و دڵپڕێت لە چیەوە ینی دوای 5 ساڵ لە خۆشەویستیە من ئەڵێم ڕابێتێکی ڕوحیم هەیە لەگەڵ ئێستا تۆ ڕابێتێکی وەکو سۆفیە چۆن لەگەڵ شێخەکەی ڕابێتێکی ڕوحی هەیە لەگەڵ حاڵی لێ و ذکر دەکات و ئەوانەیەکە من وام لەگەڵ ڕوحی مام جەلالە وابووم لەبەرەوە زۆر تەبیعی وا ببینم بەڵام برادەرەکانم ئەوانەی کە لێ بوون تەسەوریان نەکرد چی لە ناقی دڵی منایە بەرامبەر بە جەنابی مام جەلال ئەسبابەکە ئەوە بوو پەیوەندی بە شتی شخصیەوە یا بە کۆی ئەوەی کە بۆ نیشتیمان و نەتەوە و تۆش بۆ نەتەوە نیشتیمان پێشمەرگە بوویت بۆ خەڵکەیە کرد بۆ خاکەیە کرد مام جەلال وەکو ڕابەر دڵتەنگم بۆی و پەرۆشم بووی نەک وەکو شخصێک وەکو شخصی هەموو ئەو شخصانەی سەرکردداچیدن من لە زۆر لە سەرکردەکان برادەرما تێکەڵین هاتوو چۆمان هەیە حکومەت لەکترین بەڵام جیاوازی هەبوو لە بینی مام جەلال بە هەموو سەرکردەکانی کوردستان و ناوچەکەدا لەبەر ئەوە کۆچی دوایی مام جەلال یان یادکردنەوەی مام جەلال بۆیە ئەڵێم ئەبێ ڕۆژی ماتەمی نیشتیمانی و نەتەوەیی بێ لەم گەورەیە تەماشای مام جەلالەکەم وەکو نا سەرکردەیە کۆچی دوایی کرد بێت و ڕۆژ هیچ عازێک نەبووە لە بۆ خەڵک بێنە سەر مەزاری مام جەلال ئەمڕۆ من ئەمبینی مەسەلەن لە گەورە لە پیر لە مناڵ لە هەر هەموو تەمەنێک لەسەر مەزاری سەرۆک مام جەلال بوو لە ڕۆژی ماڵ ئاواییەکەیە وەفا بە پۆستێکی فەیسبوک بێ بە هاتنە سەر مەزارەکەی بێ ئەم خڕوشانە جەماوەری چی با کاک جەمیل ئەڵێ من ئەمڕۆ چەندین پاسیم بینیوە لەسەر مەزارەکەی یەک دوو برادەری پاسیش ڕست وێنەی خۆیان و جنابی مام جەلال بڵاو کردبوو شتیان لەسەر نووسی بوو کمنتم بۆ نووسین دەستخۆشیم لێکردم ڕاستی گۆڕان هاتبوون یەکگرتوم بینیوە لەوێ حزبەکانی کەم بینیوە ئەوانەی هەموو هاتبوون هەموو یەکێتی نەبوون اینجا ئەوەندەی یەکێتی بێت ئەگەر دەنگدا بۆ یەکێتی ئەوە منافسمان نابێت زۆر لە پێش هەموو حزبەکانی کۆوە بین ئەوە هی مام جەلال کوردایەتی خۆشەویستی مام جەلال بوون مام جەلالیان خۆشەویست بۆیە هاتون بۆ پەرۆشیەوە نەی ئاز بووە نە کۆمیتەکان پێیانتون نە مەڵبەندەکان پێیانتون چکە هەموو مەڵبەندێکیش ئەو ماتەمی گەڕاو یادی کردوێتەوە لە مەڵبەندی سلێمانی لە مەڵبەندی هەولێر لە مەڵبەندی شارەزوود لە مەڵبەندی گەرمیان لە ڕاپڕین لە هەموو مەڵبەندەکان کە نزیکن لە مەزاری مام و شاری سلێمانیەوە هەموو خۆیان بیری ئەو کەسیان کردوێتەوە یان یادیان کردوێتەوە لەبەرەو ئەمە خۆڕسکانە بوو بە تەوجیهی هیچ کەسێ نەبوو بەش بە تەوجیهی خەڵک پاتی نایە بۆ سەر مەزاری مام جەلال پاتی التیزامی هەیە بە حزبەکەی خۆیەوە یەکگرتوون نایە گۆڕان نایە بۆ سەر مەزاری جەنابی مام جەلال لەبەرەوە خۆشەویستی مام جەلال دەدڵ و دەرونی ئەو خەڵکا و ئەهمیەتی مام جەلال دەدڵ و دەرونی ئەو خەڵکایە ئەو خەڵکە ئەوانەی کە بەڕێز زۆر لەوانە تەمەنیان کەم بووە ئەو کاتە 5 ساڵ لەمە پێش هەیەیان بۆ تەمەنی 13 ساڵ بووە 14 ساڵ بووە 15 ساڵ بووە معاشری سیاست و ڕەوشت و هەسوکەتی مام جەلالیان نەکردووە ئێستا پەرۆشی بۆ ئەوە هەموو کەسێ باسییانەکە باسییان کردو بۆی باوکی دایکی برای گۆڕانەکە ڕەفیقەکانی برادران کە زمانی مام جەلال ژیان چۆن بووە و ئێستا چۆنە مام جەلال بە مانای کەلیمە دیموکراسی بوو من ئەمڕۆژ باسم کرد لە لقایەکما لە سەردەمی شاخ خوا لێخۆش بوو محەممەد موکری کتێبیش نووسی بوو بە ناوی سەگوەڕەوە پێشمەرگە هەڵچوون ویسیان بچن پەلاماری بن جەلال مام جەلال نەهێشت وتی با بەخۆ نەپشێکی تێگرون لەبەردی تێکردون نەبوو چی لێیاون شەوی ڕابردوو مەحموود سەنگاوی لە شوێنی جەنابەت دانیشتبوو بەڕنامەوان لەسەرەوە گفتوگۆمانە کرد چی ئەکرد بۆ پێشمەرگەت لەو کاتانەی کە ئێوە سەدام حسین بە ئەنواع و ئەشکال چەکی ئەو کاتی سەردەم بردومانیەکردن کونە شاخێکیشیان نەئەبوو پێشمەرگە خۆ مام جەلال چی بۆ پێشمەرگە ئەکرد من ئەچوون بۆ لای مام جەلال کە وەختێ هێزمانە بر بۆ سەر ئەچوون بۆ لای مام جەلال ئەمە تۆ پێیان پێوەنا ینی ئەمە هەنووز حەزەکەی دوورکەوینەوە لەوێ من ڕۆژێکیان پێم وتم جەنابی مام جەلال بۆچی لێرای هاوانی 120 ملی مەگاتە مەقڕەکە لە کارێزەوە بۆچی ناچی بۆ شوێنیش کە دوورکەویتەوە لەو وینە بوتی جەمیل تۆ نەبوو تا قسە بکردای خەڵکی وێ لێ عەزە بووم بەڵام من ئەزانم تۆ لە خۆشەویستی بۆ من ئەو قسەیەکەی تۆ ئەبێ پێشنیاد بکەی بڵێ بچۆ بۆ سووداش وردە و دەبچنی بینەوە لە سلێمانی و لە جەماوەرەکەمان ئێمە ئەگەر دابڕین لە جەماوەر چیمان لێ هیچ ئەهمیەتێکمان نامێنێ
لەبەرەوە ئەم قسەیە کردت ئێستا جاریشکە بۆم نەکەی دەبەرێتەوە بێغڕز دەخۆشەویستی بۆ من بۆ سەلامەتی منە قسەیەکەی باوەڕ هەبێ تا لەوێ بوون دە 12 تۆپی ئەنا بە دەوروبەری مەقەڵێکی مام جەلالەوە بەڵام مام جەلال هیچ بەخیاڵیان نەهات مام جەلال جگەرەوەی پیاوێکی ئازادی خواست دیموکرات زۆر پرۆژ بوو بۆ پاراستنی مافی مرۆڤ زۆر جار برادان شتێکیان کردە یاوت منتان من شەرمەزارەکەن بۆ قسانە بۆوانە جارێکیان دوو پێشمەرگە لە مەڵتەقەی شوان چوون بۆ ماڵێک بەتانی تەنیشیان دابوون بەتانەکان کۆن و تەنکۆوانە بژنەویان نابوو بە مام جەلال و هێرۆخان مام جەلال بیسبوویەوە ڕۆژێک شەید مەلا ئاراست فەرماندەتی بیستەی کەرکوو بوو چوو بوو بۆ ئەوێ بۆ لای جەنابی مام وتوی فلان و فلان لایە پێشمەرگە دەتی بەکەتاموتی بەڵێ هاتوون بەشێکیان هاتوون لەوێ و بەشێکیان لێ بەڵام ئەوانە لەگەڵ ئەمانە بوون کە هاتوون بۆ دۆڵی ژافایەتی بۆ واجب وتوی توانی بیانی بۆم دێت بڵێ بەیانی بۆ هێنابوون وتی ڕۆڵە هاتوون لە ماڵی مندا بەش بن هاتوون ئێمە بەتانی خراپتان بینێ تۆ لە خوارە بۆچی جنێو بە من ئەدەی هاتووی لە ماڵی من تۆزع بووین نانماوی تێ نەبینیمی پێشتر بەڵام خۆ ناڵێم جنێو بە خەڵکی تریژ بە ئەو کەسێک کە چوونە ماڵەکەی لەوانێ هەر ئەوە نەیە بێ بۆ چی بێ لەوە زیاتر بە قسەی خۆش بتام تایەکا کە وەڵڵاهی ئەم شتە سەرمایە بەم بەتانێت ڕەنبێ ئیدارە نەکەین ئەگەر بکرێ بۆ ما بگەڕن بەو ڕۆحیەتە قسەی لەگەڵا کردبوون دوایی کە ئامۆژگاری کردبوون یەکی 100 دیناریشیدا بووینە بۆ خەرجیان ڕۆشتبوون یعنی بۆ شێوەیە ئێستا یەکێ لە سەگەردەکان ئەگەرێکی جنەیەک پێ بە ئاشکرا یا لە سۆشیال میدیا چیەکەن ئەچن داوای لە سەقەی دەکەن مام جەلال تا ئەو پەڕی پەرۆشی پەروش بوو بۆ پێشمەرگە خۆت کەوتت لە 7 ساڵیەوە من لەگەڵی بووم و ئەو هەموو دنیایەک بەسەرهاتت هەیە بەڵام کاریگەرترین بەسەرهات کە ئێستا و لەو تەمەنە بیری لێ ئەەکەیتەوە کام بەسەرهات هەیە من دوو شتی جنای مام جەلالتان بەسەکەم یەکێکیان لە ساڵی 69 ڕۆژێک شێخ جعفەری کۆنە محافزی سەردەمی بەعس ئەمر بەتالیۆنی قەرەدا بوو مەلایی بڵین خۆی بەتانیۆکەی تەسلیم بوو قەڵەباڵە بوو بەکرێژەوە منش لە خزمەتیەوە بووم سەلقێکی زۆر ئازا ناوی نابم 100 فیشێکی شاردبوو لە ئۆتۆمۆبیلەکەیە جێبێکی لاندرۆڤەر بوو لە بیرمە تەفتیشیان کرد دۆزیانەوە ئەوسا جلی خاکی وەکو ئێستا نەبوو هەم کەسێ بتوانین لەبەریکە پێشمەرگە زیاتر لەبەریە کرد جامانە بەسرا بەڵام خەڵکیان چەک بکردا ئیجراتیان لەگەڵا بکردە پێیان چەک و جل و جامانە لە پێشەوە چەکەکەیان لێسن دوایی جل خاکیەکان لەبەرداکەن جامانەکان بۆی سەبغی پێشمەرگاتی پێوە نەمێنێ ئەنجا لێپرسینەوەیشی سزایەکی تون دیدان من بەس بە حاڵی خۆم وتمەوە ئازاد بکرێ قەت لایمە نامێنێتەوە ئەڕوا بەڵام دوای 20 ڕۆژ لە زیندانی هاتە دەرەوە یەکیشکەشیان فەرماندە بەتالیۆن بۆ مە سەلق بوو کە باسم بۆ کردی فەرماندەی بەتالیۆنێک لە شوێنێ فەرشێکی سێ بە چواری تەبرێز ئۆیرانی لەگەڵ بڕنەوەی کوماینێکە بردوو بۆ خۆی دەستی کەوتوو لە شوێنێ بردوو بۆ خۆی ئێمە دەستی خۆی بن نازینی ئەو کاتە لە کانی ساردی لای دەربەنی خان کێسە گەڕێکێک ولاهەیەەکە گەڕێکێک لە دەربەنی خان چوون لەوێ گرتمان و بەنامان بۆ بکرێژەوە عینی ئەمەلیات چۆن سزای ئەو کەسەیدا بوو وا سزایدا ینی عەدالەت هەبوو بەڵێ برادریشکە ڕێگە بەدزی و برادریشکەمان هەبوو هەورامی بوو ڕەحمەت لە قەبری سە نەماوە ڕۆژێکیان جەنابی مام جەلال لە بەغا بوو ئەم بەدڕەوشتێکی کردبوو چوو بۆ ماڵێک کە گومانی لەسەر بوو هیەوە بێ چوو بوون بیگرن ئەوانەی پێی چەک کردبوو پیاوی زۆر ئازا بوو دۆشت بوونەوە دوایی بەڕێ کاک محەممەدی حاجی تایر کاتە مەسئولی لەق بوو شکاتی کرد لای مام جەلال بانی کرد عینی جامانەکەی لەسەر داکەن جلخایچەکان پێداکەن بە دەرپێکی کورت و فاینلیەکەوە حەوت جار تا ئەو سەر مەجموعەی ماڵی بەبوون لەوێ پێ ماڵە ئێرانیەکان بەو ناو قەڵەباڵغی بەکرێژوە کە زۆر قەڵەباڵغ بوو ئەو سەر ڕای ڕای کرد تا ئەو سەر حەوت جار هاتووە ئەم سەر دوای نادێن بۆ سژن ئەمە بۆ پەروەردە بوو بەڵێ ئەمە لەو لاوە لەسەر دەستپێسی وایە کرد و لەسەر بەدڕەوشتیش وایە کرد لە دوای ڕاپەڕین لێرە خەڵاتچوالان بوون ژنێک کچێک خوشکێک
چوو بشکاتی کردوتی مام جەلال لە دەرگای ڕاگەاندن بوو نازانم بیسبێتان یانەتان بیسبێت باوەش ناکەم بیسبێتان شکاتی کردبوو کە دوو کەس مەشتوو بێنداوەتە و کادری ڕاگەاندن بیسیان دەتەجی سکت بکەن لەسەری هەمان سزاکەی کە وەختی خۆی دابی بە ئەوانە بەتونتر سزایدان یعنی تۆ ببینە لەسەر دزی لەسەر دایان پیسی لەسەر بەدڵوشتی باشە ئێستا لە کوێن و عقلیەت و بیرکردنەوەی مام جەلال لەکوێ بوو لەبەرەوە من ئەمزانی مام جەلال هەڵس و کەوتی چۆنە من پێشەوەی هەوسرگیری لەگەڵ جەنابی هێرۆخام کامل لەگەڵیا بووم لە خزمەتیا بووم بە زۆر کۆڕ و کۆبوونەوە و مجلس و ئەملاوەلا ئەخیرا کردمی بە مەسئولی ئیداری بەتالیۆنی پێواز لە تەمەنێکی زۆر گەنجیا لەگەڵیا بوویت من 17 ساڵ بووم 17 ساڵ بوو کە بووم بە پێشمەرگە لەلای ئەویش ویسم بم بە پێشمەرگە مەجموعی خزمان گیرا بوو عەبدوڵڵاه فڕوشی زۆر سەمیە کرد لە خەڵک فرماندەی هێزی خەبات بوو لە مەنتیقەی ئێمە لە هەوراما بوو هەم ماڵەکەی لە تێوەڵە بوو هەم مەخەڕی هێز لە تێوەڵە و مەجموعی خەڵکی گرتووە ئێمەش بڕیارماندا مەجموعەیە گەنجی هەورامی بووین بین بە دەسناع بووم بازم دەسناعی ناو چووم پورزایەکم ڕەحمەت لە قەبری ناوی کاک حەماسیان بوو وتی کاک مە بە پێشمەرگە خوێندنەکە تەواو گوت نەخێرا دەبووم وتی هەرە بیە بی دۆسی مام جەلال بردین بۆ لای مام جەلال وتی ئەو پورزامە وا مەبینە کە تەمەنی کەمە بوتە وریایە حەزەکەم لای خۆت بێ بڕیار دا هەرە بێ پێشمەرگە هەرچەند مام جەلالی فەرمووی نەخێر مەکتەبەکە تەواو کە دوایی وەرەوە نەچووم وەرحاصل بووە پێشمەرگە لە نەهامەتیە بە من کرد لە دۆخی پڕ نەهامەتی کورد و شۆڕش و یەکێتیا بینیوتە سەرۆک مام جەلال مەسەلەن کە لە هەموو لایەکەوە سارتان خراپێتە سەر بەڵێ لە جۆلەی یەکەمی شەڕ ئێران یارمەتی حرەکەی ئیسلامی پارتیەدا بینیوە بەڵام معنەویەتی زۆر بەرز بورەی زۆر بەرز بوو هیچ کاتێک بێئومێد نەبووە هەر هەنگاوی ناو بەرەو سەرکەوتن ینی معنەویەت بوو خۆڵی معنەویەت بوو کاکە مە لە شەڕا بوون لە سەرکردایەت و لە شوێنەکانی کە مام جەلال سەفەری بکردا لەوێ نەبووە وەکو ئیتر بێکەسمان پێ و دیار بوو وەمان سزمان کرد فەرماندەمان نییە بەڵام ئەو لێ وایە معنەویەتی بوو لە یاقسەمەری بوو نەهێ بۆ جەبەکە بەڵام معنەویەت بوو لای ئێمە لەگەڵ مام جەلالا لە ناو هەموو تاڵی و بەرز و نزمی و سەختی و هەژاری و نەجاری و شەڕ و ماڵوێرانێدا کە مام جەلالت بینی لەسەر کورسی سەر و کۆمار دانیشت چه هەستێکتە تاکە من کارەساتێکاری پێشمەرگە نەبووم بەڵام برادەرەکان ئەگەر خۆشی گەڕایەوە دوای کارەساتیەکاری خۆنە جەناب سەنەزان 720 فەرماندە و سەرکردە و فەرماندە و پێشمەرگەمان لەناو شوون پیاوی وەکو عەلی ئەسکەری و دکتۆر خالید و حوسێن بابەشێخ و ڕەو بەگ و ئەمانە لەناو شوون چەندین کەسی ترمان کەوتە دەست میت و کەوتە دەست قیادەی مۆخەد ئەو سەردەما ڕۆیشتە بۆ عێراق مام جەلال 35 پێشمەرگەی لەگەڵ مابوو لە قەندیل ئەمە خۆشی گێڕاوێتەوە بۆمان و برادەرەکانیش کە لەگەڵ بوون یەکیان قادر خەبات و سەلاح چاوشین بوو بە ڕەحمەت بن هەردووکیان باسییان کرد هیچ نەبووە بیخۆن ئەخیرش بڕیاران داوە ئەگەر ئەمڕۆ تای وەر هیچ نەبێ ماینەکەی مام جەلال سەبڕون بیخۆن برایەکی وڵاتیکی ئێرانی دۆستی مام جەلال بووە ئازی بۆ نردوو ئیتر لە کاردەکە بوو نەکردووە ماینەکە لە سەربڕین و نەجاتی بوو دوایتر کاک جعفەری شەفیعی شتی بۆ نادون خەڵکی ترشتی بۆ نادون بژاونەتەوە یەکەتی سەر لە نوێگەشەی کردەوە تۆریان کرد یەکەتی کۆتایی پێ هات بێ بەڵام یەکەتی سەر لە نوێگەشەی کردو بۆ ئەو یەکێتی و قیادەی ڕاپەڕینی کرد و بەرنامەی ڕاپەڕینی دانا و قیادەی ڕاپەڕینی کرد و هاتەوە بۆ وڵاتێکی خۆمان و شەید ڕێباز قەندیل بەغای هەژان مام جەلال لە پێشمەرگاتیەوە بۆ بە سەرۆکۆماری هەڵبژێراوی عێراق لە مێژووی عێراق بە هەڵبژاردننی یەکەم جار بۆ سەرۆکۆمار هەڵبژێرێت و لەوێش بەس بوو بە سەمامی ئەمان شیعە و شیعە اختلافیان هەبوو چارەسەری کرد کورد و عەرەب اختلافی بوو چارەسەر کرد و تورکمان پێشیان هەبوو لەگەڵ عەرەبیش لەگەڵ کوردستان چارەسەری کرد یعنی لەناو کوردستانی شاتۆخۆ دەزانین دوای شەڕی ناوخۆوانە حەقی هەرمان بوو لە دڵە بەڵام مام جەلال وای تەسەوڕ کرد هەنگاوی هەڵەنا کە شەڕ نەبووە یعنی ڕێنماییشەوە نەبوو هەر تەنها لە ئیعلام باسیکە ڕێنمایی بە ئێمەشەدا کە بوو بە سەرۆکۆمار چیت پێوت کە بینیت لەناو هەموو نەهامەتیانە مەسەلەن من چوون بۆ خزمەتی یعنی هەستم زۆر بە شانازیە کرد من هەمیشە هەستم بە شانازی کرد ڕستم لەگەڵ مام جەلال بگرم لام وایە من لە هەموو زۆربەیەک خەڵک زیاتر زۆر لەگەڵ یا بووم ڕستم زیاتر لەگەڵ مام جەلال هەیە بەڵام لەوەیە کە سەرۆکۆمار و لە پنای ئاڵای عێراقا و لە کۆشکی کۆماری ڕسم بگری سەرۆکۆمارێکی هەڵبژێراو
ینی شەمازی شانازی بوو وەکەم و کاتە شانازیم بکردەوە و ئێستا شانازی پێ بکەم. وتت نامەم بۆ هێزوولانە سیاسەکان نووسیوە سەردانم کردوون لەم داوەتی عەلام چیت پێوتون لە غیابی مام جەلانە؟ ئێمە لە ساڵی 2010 مانگی 6 بەڵێ کۆبرێکمان کرد لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی پەشمەردێنەکان ئەوسا 4 حزب بوون. بەڵێ ئێمە و حزبی شیوعی و زەحمەتکێشان و سۆشیالیست. بەڵێ من زۆر متابعی ئەخبارەکەم، زۆر متابعی ئەخبار و شتواکەم، جگە لە ئەخباری ڕۆژنامە و گۆڤار و ئەوانەی هەیە. ڕۆژنامە گەورەکانی دنیا من خۆم ئینگلیزی نازانم بەڵام فارسیکی زۆر باش دەزانم، بەڵام مناڵەکانم هەموویان ئینگلیزیان زۆر باشە. پێم وتون متابعی ئەوانەکەن لە پێیجەکانی لە سایتەکانیان لە مۆندی فەڕەنسیە، واشنتۆنە، باشن پۆستە، ئەوانی کە ئەوەی کە هەیە حتا نەکانی تورکیا سۆڵ و تورکیش و دەیوانە هەموو بۆم ڕاکێشن و بۆم تەرجەماکەن. هەستم بەو خەتەرە ئەکرد بۆیە سەردانی هەموو حزبەکانمان کرد لە یەکێتی نیشتمانی دەستمان پێ کرد ئەخیرەکەی لەگەڵ پارتیا سەمان کرد. باسمان کرد بەسی ئەوەت ئەمان کرد خەتەرەکان بەرژەوەندی زە لە هێزەکان لەو مەنتیقەیە، تەسیراتی ئێران، سووریا، عێراق، تورکیا، تەسیراتی ئەمریکا و بینیش کاکە لەسەر ئەو ناوچەیە ڕێکەوتنێکیان هەیە بەڵام باشترە پێمان ناڵێن ئەو زلێزە. تۆ تەسەور کە سووریا تورکیا لە کاتی ستالینە ئەتاتورک ڕێکەوت لەگەڵ ستالینە کە کۆماری سوور لە ناوبەرێ. لە ساڵی 23 دروست بوو کۆماری سەردەمی لێنینە، لە ساڵی 33 لە سەردەمی ستالینە تەفروتونیان کردن. باشە خۆ کاتە نەوتیان نەبوو. ئەو کاتە وتی ئەم کۆمارە سوورە کوردیە ئەتاتورک بۆ ئێمە خەتەرن. ئەوە تا لە تورکیا ترین هەڵداوەتەوە. لەولاش ئێران ئەینشت پێیان وەدەندانێک کە نوتیان بنێ نوتی ئێران شمالی ئێران کە وەلاوبرن دابردن ئەو خوێندنەوەی بۆ ئەمە باسمان بۆ هەرێم بەڵێ بەڵێ بۆ هەموو حزبەکانم باس کردووە. ئەو کاتە وا بوون ئەتاتورک کابراایکی ڕاستڕە و لە حربی عالەمی دووەمیشە لەگەڵ هتلر و نازیەکان بوو، بەڵام سۆڤێتی ئەو سەردەما بەساب دۆستی گەلانە. ئەو کاتە ئەو وا لێکردین فەرموو ئێستا گەر خوێن بێتەوە یادداشتی ئەوانەی کە دەرباز بوون ڕزگاران بۆ ماونەتەوە و ئێستش دیسانەوە تا خەریکە تاریخ بێژوو دووارەی بێتەوە. تورکیا لەلایەکەوە دۆستی رووسایە، لەلایەکەوە دۆستی ئەمریکایە. تورکیا باشرا دۆستی رووسیا پشگیر رووسیاژەکە لە شەڕی ئۆکرانیا درۆنی ئێرانی دراوە بە رووسیا شەڕ دژی ئینەکات ئەوانە ئۆکرانیا. لەبەر ئەوە 2010 بە هەمومان وتون هەموو شانوتیان پێشبینمانجی چوارچیتان پێوتن لەسەر پێیان وتووە پێشبینەکەتان ڕاستە وتمانە خەتەر هەیە بێ یەک بردین یەک ڕیزی تەنها ئەتوانێت ڕزگارمان کات لەو مەسەلە نەیان کرد. دیسان ئەم ساڵ مانگی 4 لە 2022 سەر لە نوێ ڕۆشتنەوە بۆ لای هەموو حزبەکان. ئەخیر حزبیان برادرانی پارتی بوو، کاک فەزل میرانی و کاک ڕێبوار یەڵدا و کاک محەممەد مەحموود و ئەو شووا برادرە دانیشتبوون لەوێ کاک عەزەدین بەرواری و باسمان بۆ کردنەوە. لێرەش لەگەڵ کاک سەلاحەدین بەهادین، کاک عەلی باپیر، کاک کاوڕێکاوە مەحموود مەترسیەکە چییە مەسەڵەن ئەوەی کە پێش وتومانە خەتەرێک هەیە بەڕێوەیە ئەم وڵاتە وا نامێنێتەوە وەکو ئەقڵێ ئێمە یەکڕیز بین بۆ ئەوەی پەنا نەبین بۆ ئەملاو ئەولا ئەوانە بۆ دژمنەکانمان. ئێمە یەکڕیز بین کەمترین زیانمان بەرەکەوێت، ئەتوانین مقاومە بکەین، ئەتوانین پشتیوانیمان بۆ دێت لە ئەوروپا و لە ئەمریکا دژمنەکانیکەوە. بەڵام ئێمە هەر یەکێکمان لەگەڵ تەرەفێکا بین وەکو زمانی دوای شەڕی چاڵدێران اتفاقی چاڵدێران کوردستان بۆ یەکەم جار دابەشکرا کورد لە سەفەوی دیفاعی دەشتنوی سەفەویە کرد، شەڕەکانیشان بۆوانە کرد، لە دەوڵەتی عوسمانیش شەڕیان بۆوانە کرد. کاکە ئەمانە هەموو خەتەر بوون پێمان وتون وەڵامیان نەدایەوە مزەکرە نووسیمانە داممان نەتێ خەتەرەکان ئێستاش تا ئێستاش وەڵامیان نەدایێت. باشە ئەگەر ئەفم کە بەڵێ
سەردەمی مام جەلال بواە مشتمەوە پێویست نایە من بشم پێشنیازی ئەم بشین پێشنیازی بۆ بکەین لە ئێمە زاناتر بوو بیان ئەوزاعی دنیای هەموو هەڵسەنگان ئەیزانی چییە بێ ئەیزانی چۆن چی نابێ مام جەلال هەندێک قسەیەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لەگەڵ کاک مەسعود بەرزانی یەکێ پرسیاری لێکرد وتی ئەگەر تورکیا داواتان لێ بکات سەرکردەکانی دژی تورکیا تەسلیمەکەنەوە وتی یەک فشی لێ کورد تەسلیمی تورکیا ناکەن یەک فشیلە ئێوە هەموو خۆ باشتر توێتی و لە ئەعلام و ڕاگەیان و ئەوانە هەقە بەڕاستی وەرە سەربەستۆنەکان تا ئەرشیفتان هەیە ئەمانە دووبارە بکەنەوە ڕۆیشتم ڕۆژ بەڵێ ئەمانە دووبارە بکەنەوە مام جەلال پیاوێکی دموکرات بوو شهید عەبدوڕەحمانی قاسملو شهید بوو لە ئێران بوو لە سەقز قسەی کرد تەسلیحی دا ئیدانەی کرد شەرەفکەندی شهید بووە ئیدانەی کردووە ئێمە هەمیشە ڕێزمان لە هەموو نکاتەوە لەگەڵ عەبدوڵڵا ئەوجەلان بۆ پرسینەتەوەیی مەبەستمە بەڵێ 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 ئەمە پرسینەتەوەییە لەگەڵ عەبدوڵڵا ئەوجەلان عەلاقەی هەبووە لەگەڵ حەمید دەروێش و تێکۆشەرەکانی ڕۆژاوا پەیوەندی هەبووە لەگەڵ شهید قاسملو و شهید هەموو شهیدەکانی تر پەیوەندی هەبووە کۆمەچتان کردن کۆمەچی کردوون بەڵێ بەڵێ بەتاکید کۆمەک کردوون لەبەر ئەوە خۆ کۆمەت چییە شەد نییە کۆمەکی مادی بێ کۆمەکی معنەوی دیفاعکردن لێیان لە ئەواسەتی جەنابی مام جەلال جێگری سەرۆکی سۆشیال ئەنتەرناسیۆنال بوو کە دوای ئومێ متحیدە گەورەتر ڕێکخراوە ئەو لەوێ دیفاعی لێ کردن و باسی کردوون لە مەحافلی دەوری باسی بۆ کردن لە دانیشتنی لەگەڵ سەرۆک وڵاتە جلێزەکانی جیهان باسی ئەوانەی کردووە دەڕووی نەتەوەیەوە نیشتیمانیەوە ئەنی هەر بۆ باشوور نەبوو نانا مام جەلالی کورد بوو دوای ئەوە تۆ وەختی خۆی دۆڵی جەفازی ناوێت نابوو وادی لە حزاب کۆمەڵە دیموکرات لەو دوو شەڕیان بوو لەوێ باشی بوو ڕادیۆ خۆشیان هەبوو مجاهد بینە لەوێ بوو دیسانەوەش دانیشتن دەبێت سازمانی خەبات لەوێ بوو دیسانەوەی پارێزرا بوون یەکی چەند قسەیش بە هیچ کەیان نەوت لێ بەڵام لە دوو شەڕیان بوو هەمووی بە حکمەتی سەرۆک مام جەلال بەتابان ڕۆژێکی لەگەڵ محەممەد باقر حەکیم و عەزیز محەممەدی ڕەحمەتی هەردووکیان ڕەحمەتیان دەبێت ڕسمێکیان گرت و دەستی قسەشانی هەردووکیان بدای نابوون ڕێکەوتێکیان کردبوو وەتەنی عەرەبی ڕسمەکەی بڵاو کردبوونەوە لە جلات تاڵبانی گورگ و مڕ بە یەک و ئاودا حکمەتەکەی وای کرد گورگ مڕ بە یەک و ئەو کات لە شاخ ئاخر ئەم مارکسی بەڵێ مارکسی لێنینی سکرتێری حزبی شیوعی عێراقی مامۆستا عەزیز محەممەد ڕەحمەتی بەڵێ ئەویش شیعە و ئیسلامی داینا بە یەک ڕێکی قسە حکمەتی بوو ئەو پیاوە پیاوێکی گەورە بوو پیاوی بوو بەڕاستی هەرگیز جێپڕ نابێتەوە ئێستا برادران ما دەڵێن ئەم یەکێتێک گەڕن بۆ یەکێتی زمانی مام جەلال مستحیلە بیگەڕن بۆ زمانی مام جەلال بەڵام خۆکرێ ڕێبازەکەی بەردەوام حکمەتەکانی ڕووکا قوباتی ڕێبازی مام جەلال سەراع نییە ململانێن نییە یەکترشکاندن نییە ئەو شتانێتیان نییە من عەرزم کردی بەسێتریش ئەو دوو پێشمەرگەیە بۆم باس کردی ئامۆژگاریشی کرد و یارمەتێکیشی دان و بژارێکە دووبارە ئەنی ناکرێت چێتیەکان مام جەلال بەری خۆیان بەڵکوی هەموو کورد بەبێ هی هەموو کوردە بەڵام بە دەرەجەیەکەم یەکێتەکان بەڵێ ئەبێ ئەو ڕێبازەی درێژە پێ بدەین ڕێبازەکەی چۆن درێژە پێدرێ مەسەن چەندین کەسی وەکو کاک ملاز عومەر و برادرانی ترمان هەیە ملاز عومەر هەموو کەس دەزانێت ڕەمزی پاکی و ئازایەتی و نەزاهەت و ئەو شتانە بووە چەندین کەسی وەکو ئەو کەبنەوە لەگەڵ بەڕێز کاک باخت تاڵەبانی سەرۆکی یەکێتی و کاک بە تاڵەبانی لەگەڵ دەستەی کارژێڕە کۆبنەوە پرۆژەیە بنووسن ئیشی لەسەر بکەن ئەم ڕێبازەر خۆی سم ئەندامی سەکرایەتی نیم بەڵام بەقەدەر ئەوسا زۆر بەپەرۆشتن بۆ یەکڕێزی یەکێتی بۆ گەشەکردنەوەی یەکێتی نە ئەندامی سەکردایەتیم نە ئەندامی مەکتەبی سیاسیم حتا ئەرگامی ئەندامی هیچ ئۆرگانێکیش نیم لە ئەندام مەکتەبم لە ئەندام مەڵبەندم لە کارگەی مەڵبەندم بەڵام کاکزەمیلی تۆ دۆستی سەرۆک مام جەلال کاندید نەکردەوە بەڵام پرۆشم بۆەوە ئێستاش من لێرەوە ڕووی دەم بەکەمە جەنابی کاک باپڵ سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و کاک قوباد و کارگەڕی مەکتەبی سیاسی بە هەموویانەوە کە ڕۆژێ دانیشن من ئەو کەسانی کە پەرۆشن وەکو ئەوان زیاتر لەوان پەرۆشن بۆیان کۆکەمەوە بەرنامێ دابنێن بە هەمومانەوە ئەتوان درێژتا خەڵکی بەڵێ بە دەوری دەتوان ئێمڕۆ پێم بڵێن دوو سوی ئەو کەسانە حەزرەکەم لە مەکتەبی سیاسیدا لە حەش لەگەڵێن کوبنەوە زمینە سازی هەیە بۆ یەکێتی بتوانێت بەڵێ کاکە من ئەو برادرانە هەموو برادری نامە بەستم یەکێتیە بۆ خزمەتی جەماوەر بەو شێوەیە بێ کە من ئەڵێم ئەژدان بەمەی ئێستا نەوەڵە بەمەی ئێستا ڕۆژ بە ڕۆژ خەڵکمان لێ هەڵەوەرێ چەند گرنگە گرنگی بۆ ئاشتەوایی بۆ لێک نزیک بوونەوە
بۆ کۆی ئەو پرەنسیپانەی سەرۆک مام جەلال کاری لەسەر کرد مثل ئەمڕۆ مستەفا کازمی قسەی کرد سەرۆکی هەرێم کە لە پارتی دموکراتی کوردستان قسەی کرد من پاریش ڕێژم وەلای کاک نیشتوان بەرزانی پێم وتم تۆم خۆشێ مرونەت زەیە دەرمویانی بەڵام ئەو کاتە پار مەسحێکی مام جەلالی کردووە من قوتابی ئەو من لەوە فێر بووم من ئەو متمانەی پێم بووە بردومی بۆ وڵات بەوە فەز شتم زانی وەشت فێر بووم لەی ئەوەی باس کرد ئەم ساڵیش بینی چەند خۆ تا ئەمڕۆ قسەی کردووە لە هەولێر لە یادی ماڵەوەی جەنابی مام جەلال قسەی کرد یعنی هەموو ئەوانەی باسی مام جەلالەکەن ئەهمیەتی مام جەلال دەزانن خۆ باشە لەوانەیە لە ئەندامێکی تری مەکتەبی سیاسی پارتی بەپرسی وەکو کاک نیشتوان نەڵێ ئەو حەقەڵێ لە زمانێک هایکێکم جا بینیوێتی لە 2000 لە 1970 لە 1986 لە 86 بینیوێتی لەگەڵ باوکێکم جار مام جەلالی بینیوە ئەڵێ تا ئەو ڕۆژێ کۆچی دوایی کرد معجوبم پێی ئیسفادەم لێ کردووە عەلاقاتمان باش بووە وەختەنا ئێمە نینێکەکان باسی ئەوە بکەین لەبەر ئەوە من پێشنیاز دەکەم لێرە لەبەر گەورەی مام جەلال جنابی کاک بافڵ و جنابی کاقوباد و کارگەری مەکتەبی سیاسی دانیشن لەگەڵ ئێمە من پێشنیازیان بۆکەم ئەو هەباڵانە ئێهێنم لە مەکتەبی سیاسی بێ لە کۆمەڵی پرمیدان پێ لە دەباشان بێ لە شوێنە بێ مشکلمان نییە دانیشین بەرنامەیە دامنێ چۆن یەکێتی بکەینەوە بە یەکێتەکەی جاران هەرچەند هەر ناکرێتەوە بەڵام باشترە لەوەی کە ئێستا هەیە باشە کاک جەمیل لەبارەی بیرۆڕای ئازاد و مەسەلەی ئەوانە تا چەند مەسەلەن چیت لەسەر من محەممەدی مکری باس کرد بڵێ ئەوەی محەممەدی مکری شتێکی نووسوو بە ناوی سەگوەڕ پێش مەرگە هەڵچوون بچن بۆ لای وتی باین کردم وتی کاکەوە چییە؟ یوتی چۆن شتیواڵێ وتی کاکە ئەو بەنووسین نووسێتی بۆ نووسین وەڵامی بدەنەوە خۆ بەردی تێ نەگرتون گولەی تێ نەگرتون بەنووسین کاک نووسیوان وەڵامی دایەوە وتی سەگوەڕەکەی محەممەد بکری بەڕاستی سەگوەڕ بوو پێ بوو کاکە لە پارکی ئازادی سەکۆیشی دروست کرد وتی وەرن لێرەوە هەر لەوێش لە چۆکە خۆی قسەی کرد یەکەم جار وتی لێرەوە چتان هەیە بەرامبەر بە من دڵم پێڵێن ڕخنەم لێگرن لەونەوە دەست پێ بکەن ئێمە برادری شتری نووسەر خەڵکی لێر بوو شتێکی ناشرینی ناخۆشی لەسەر پێشمەرگە وتبوو ناوی پێشمەرگەی نەبردبوو بەڵام سەر پێشمەرگە قسەی کرد بوو چونش کاتی لێ بکەین جنابی مام جەلال باین کردین وتی سابی بکەنەوە ئەوە ڕێی خۆیەتی ئێوەش بنووسن شتی وامان نەوت ئەو برای بختانمان پێکە لە خزمەتکردنی خەڵک جەمیل چیت لێبینی و مەسەلەن لەوەی خەمخۆری خەڵک بێ مەسەل ئێستا وەزستانە لە ئێستاوە خەڵک خەمیەتی بەروی لە نەوتێکی بۆ بکڕێ مەسەلەن لە ژیان و گوزەران لەوانە مەسەلەن خۆت ئەزانی کە ژیانی خەڵک چۆنە مزگەوت نەماوە لە دێکان یان لە بە شارەکان داوایان کرد بێ یارمەتی نەدابن بۆ مزگەوتەکە هەمیشە خەمی خەڵکی لادەکان و خەمی لادەکان و خانوقڕەکانی بوو کە ئەو خانوقڕەکان مەبەستی تەنها ئەو گەڕەکە نییە لە سلێمانی پیان و خانوقڕەکانەوەسا ئێستا پێڵن ئازادی کەڵێ خانوقڕەکان لادێ شوێنە هەژار نشینەکان خزمات بگەن بەوانە ڕێز لەوانە بگرن ئەوانە ماندوو بوون لەگەڵمانە لە شۆڕشا شەو سەعات دوو سێ چوین لەما لە ئاگریان کردوەوە بۆمان و خواردیان داوێتێ و دوای کە دەسەڵات دروست بۆ بەڵێ مام جەلال پیاوی زۆر بە وەفا بوو من ئاگام لێ لەرزیک بوو من لە ئیدارەی مەکتەبی سیاسی و جەنابی لە خەڵاتشوەران بوو زۆر کەس هەبوو خۆی ئەینا بە شوێنە ڕۆژێکیان کاک بەکری حاج سەفەر من لای دانیشت بوو وتم کاک بەکر سەدانم کردووە ناساغا عازیش بوو لە مام جەلال لە کۆمەڵایەتی لابرا و بێەوەی ئاگاداری بکەنەوە تەلەفۆنێکی بۆ کرد بۆ کاک بەکر جا پێوە پیرهەڵۆ وتی پیرهەڵۆ چۆنی باشی سوپاسۆم لاولا وتی ئەمانەتێک لە ماڵتانایە بۆم بنێرە ئیشم پێێتی ئەمانەتێکی ئێمە من وەڵام مام جەلال هیچ لام نییە ئەمانەت چی لامە وتی نەخێر ئەمانەتێک من لە ماڵی بەکری حاج سەفەرە وتی ئەخر مام جەلال وەختی خۆی دەماچێکداومە تێدا هێشتا چوار ئەگەر ئەوە بێ ماوە بۆ دەنێرمەوە وتی نانا دەمانچێنە زۆر لە دەماچە مهمترە ئەخر هیچم لا نییە زۆر هین لەسەر ڕۆشتن وتی کاکە کاک بەکری حاج سەفەری ئێمەیە نەخۆشە ئەمانە بینێرین بۆ ئەڵمانیا بۆ عیلاج ئەوە قەناعەتی پێ کرد یعنی مام جەلال مادەیە مایە ئەی هێشت جەمالی حەمید خواکردن پێشمەرگەی 76 لایەکی ئێستا وەستا و جەڵدی مەش لێیاوە بە نایب زابط خانشین بکرێ ئەی هێشتا ئێستا بەسێ زەوی وەرنەگرت پێ لە وڵاتەیە
ئەوە فای بە بۆ هەموو چین و بۆ هەمووی کاکە ئێمام جەلال ڕاستە لە هەموو کردووە بەڵام بە دەرەجەکەم لە پێشمەگەدێنەکان باگ بوو بە ئێمە دائم دەرگای کراوە بۆ دەستش کراوە بۆ بۆمان چی نەخۆشمان هەبوو جنای مەبلل نادوێت بۆ علاج ئێستا دەیان لە ماڵەوە کەوتون کە لیان ناپرسێت مشتوانە بکەن نزمانیە مام جەلال 200,000 دلاری دانا بوو بۆمان 6 ملیۆنیشمان هەبووە لە حکوومەتەوە بجێی کۆمەڵەکەمان جناب مام جەلال کۆچی نەخۆشکەوت یەکەممان بڕیان 20,000 دلارەکە کاتە مام جەلال بوو بەڵێ بەڵێ مام جەلال بڕیان یەکەممان کاک دوای ئەوە 2014 6 ملیۆنەکە بڕا لەو کاتەوە هەشت مەقەرمان هەیە کرێ دێن بێژگەرە مەستەفی ڕۆژانەی تا پێست و ئەوانە و چاچی وانە تۆ بەوەش بەناوبانجی زۆر گرنگی بە سەوزایی ئەدەی مام جەلال لەو بارەی گرنگیدان بە سەوزای و کشت و کاڵ و خزمەتی جوتیاران هەم لە شاخ و هەم لە سەردەمی من دەسەڵات خۆم بە تەبعەت حاڵ چووکە لەناو باخە لەدایک بووم لە هەورامان بەڵێ هاوینی ساڵ 1950 لەدایک بوو ئیتر بە هاوین ماڵمان چوو بۆ ناو باخ و بەزستان ئەگەڕاینەوە بوو زەوێڵە هەمیشە حەزم لەوە بووە لە 12 ساڵیەوە فێری مێوەبڕین بووم مێڵکێڵان بووم کەڵک دروستنەوە کاڕووخا چەندی راپۆرت لەسەر هەیە کە بە درێژای ڕێگەی هەورامان سەڵ کردو ڕۆژێک دارم ئەڕوان لە ڕێ قەڵاشوانان و ناو قەڵاشوانان خۆی بە عەمەل شاوتی ژەمی لەو چیەکەم داڕێت زانم داڕووی بەڵام نەوەیەکە و خەریشین ئەوەنەوە حوتە تا ئێستا دار ناڕوێ لێرە وتم مام جەلال لێرە ناوی قەڵاشوانانە یان چوالەی هەبووە بەڵام ئێستا عەرز وشکە وەکو جاران باران نەبارێ دار وەکو مناڵ وایە مناڵی ساواکە لەدایک بوو لێگەڕی ئەمرێ ئەم دڵخسەش کە ئێڕوێنی ئەبێ پەروەردەیەکی تا چەند ساڵێک ئاوی بێ خزمەتی بکەیت هەڵی پاشی دەفەرمووی ئێستا خۆ ئاو نادرێت ئەوە تەمام تۆکانی قەڵاشوانان ناو قەڵاشوانان تاگەتە چوارتاو فەرماندەی گشتی لە دەواازەی فەرماندەی گشتیەوە تا ئەخیر بەشی یەکەکانیش بە ساڵێک 3,000 دار بڕواندەوە مام جەلال تا چەند گرنگی مام جەلال هەموو ڕۆژێکی بینم ئێوە ڕەحمت لە قبری باوکو یاخۆ خۆش ئەمرە درێژ بێ ڕۆژێکیان هات بۆ ئاوچەی مەکتەبی سیاسی کە هاتە بۆی پیاسەیەکمان کردایە ئەوت ئەمە شین بووە بە زمانی کۆی بە دارەکە دارمان ڕوان بوو ئەمە سەوز بووە شۆ ئەو لاتر وتی ئەوە شین بووە هەروتم سەوز بووە شۆ ئەو لاتر بۆ جاری سێم کە ئەوتی شین بووە متم سەوز بووە وتی هەوران ئەزانم من کۆیایی ئەڵ بە کۆیاڵێ ئەزانم ئەوە سەوزە ئێمە بە سەوزایی ئەڵێن شینایی وتی هەموو شەڕ ڕەحمەت بۆ قبری باوکت نێرم وتم باشە مام جەلال ئەگە مردم بۆ ئوجادێ نەکەن بەناومەوە جادەکەی قەڵاشوانان وتی جا بۆ بمری هەر ئێستا ئەڵێم بیکەن بەناوتوت نە بە قوربانە بن مەکە جارێ نەوە ڕژ لە تووڕەبی بڵێ بڕنەوە قسەی بشکێن فڕێن وتم جارێ مەکە تا بمرن لەسەر چی زیاتر لێتان تووڕابوو مەسەلا ئەگەر تووڕابوو لە دەوروبەر قەت لە من تووڕە نەبوو من ڕۆژێکیان کاک محمود وتی بۆ ئەوەی کە باش بین بۆ خزمەتی خەڵک بین بوو بەڵام من نەبینیوە تووڕە بێلم ڕۆژێک پیاسەیەکمان کرد لە حوشەکەی مەکتەبی سیاسی زۆر دڵی بۆ حوشەیە خۆش زۆر جار لەوێ دانیشت وتم مام جەلال مەجموعەیەک لەسەر تەکەتل چونتە ماڵەوە بۆ ناینتەوە تۆ بافر و قوبات ئەگەریشیان نەخۆش بێ ناوی بە دکتۆر وتی با چۆن نایبم ئێوتم ئەمانەش نەخۆشیە ئەم تەکەتلوانە نادونتە ماڵەوە و مەجموعەیەکی زۆر نادوتە ماڵەوە و واکەم و کلیکی تەکەتل لە بڕم و نازانم ئەو شتانە ئەڵێ بۆ ئاشتیان ناکێتەوە وتی چۆن وتم داوەتیان بکەین ئەوان پێکەنینێکی تۆ ڕست بگرتێکی تۆ ناگۆڕن بە هیچ شتێک هەشیانە لەوانێ پێویستی بیارمەتی بێ من ئەڵێمەوە پێویستی بۆنێەوە پێویستی بۆنێەوە پێویستی بۆنێ ئەوتی دەباشە خۆت ئەو داێ دیاریم کرد و بەنگ کرد و هەرجاری مەڵمەدێک دڵی دانەوە و چ ڕستمی لەگڵاکردن و هەر کەسە پێویست بیارمەتی بە خۆم و دیارمەتی ئەدا و ئەوانە من مام جەلال پیاوی بوو دڵی زۆر فراوەم حاقد نەبوو هەرگیز حاقد نەبوو بەرامبەر بە خەڵک لە خەڵکێکی تووڕە بووە لەسەر شێت دوای بانکرد ئەشتێک کردەوە یعنی تووڕە بووە لە یەکێک قەزانجی بوو نعمەتە باری بەس بەڵێ لە دوجارە کاتی بەرنامەکەم تەواو بوو بەڵام تۆ چی بە ڕۆحی سەرۆک مام جەلال ئەڵێ وەک کاک جەمیل هەوران من ڕێزم هەیە سەر لە بەرگڵ کوکایدا هەنوێنم کەسمان ناتوانین هیچ نووسەرێک کورد لە دۆستەکانی و لە نزیکەکانی و لە دوورەکانیشی ئەو حەقە بدەن بە مام جەلال وەکو خۆی باسیکەن بە عەقلی بەکردەوەی
بە سۆزی بۆ نیشتمان بۆ خەڵکی هەژار بۆ پێشمەرگە بۆ کەسوکاری شەید ئێستا ئێمە و شەیدەکان بێناسکەوتون ئەمە نەوەی شەیدەکان بێناسکەوتون دە ڕیابی جەنابی مام جەلالە لەبەرەوە کەسمان ناتوانین بەرداشت بینەوە ئەوەیە کە هەموو ڕۆژێ لە یادما بێ من پێشنیازەکەم بۆ جەنابەت لە ڕێی جەنابیشتەوە بۆ بڕێوەبەری کورسات یادکردنەوە تەنها ئێستا نەبێ شەو ڕۆژێکە پێش دەقەدانێن بیدەوەریەکانی لێ بدەن ئەرشیفتان لایە من ئەزانم هێرۆخان ئەرشیفێکی دەوڵەمەندی شۆڕشی لایە ڕاست قسەش دەکات لە کوبنەوەکانە بەشە ئەو ئەرشیفە ڕۆژی 5 دقیقە نەک 3 ساڵی جارێ بێن ڕۆژەکە تەرخان بکەن بووی ڕۆژەکەش تەرخانکەن بە شڕی بەڵام یادی بکەنەوە ئەرشیفەکانی ئینجازەکانی دەستکەوتەکانی باسکەن لە تەلەڤیزیۆنەکان چی پێ ئەڵێ بە ڕۆحی سەرۆک مام جەلال مەسەڵەن ئەڵێ مامەگیان ئەو یەکێت هەیە تۆ بەجێهێش وا نەماوە ئەوە لە ئێستاقەتی بەردەوامە بی لە مامە کوڕنەوەڵێ خۆت بەردەوام ئەو بەهارەی تۆ بەجێت هێشت پڕبرینی تازە بوو پڕلافاتی لەوە بوو بۆ گوڵی ئیجارەکەم زانی چۆنە ئەحمەد موختەجافیش لە شعرێکە قەسیدەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەمڕۆ باوا بێ بەڵام ڕۆژێ بێ ئەولادی کورد دێنەوە مەدان بە علم و سەنجەت و سەعات و عرفانەوە بچکە شێرانی عەشایر بە قورانی دژمنان ئەکەون هاتن و جوڵانەوە هەرچی بڵێ بە مام جەلال هێشتا کەم بووتەوە بە مام جەلال من هەرەوە ناڵێم ڕێز سەری ڕێز و نەوازش بۆ ڕۆحی پاکت دانوێن زۆر سوپاس بۆ بەڕێز جەمیل هەورامی سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان و پێشمەرگە و فەرماندەی دێری سوپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست لە پێنجەمین ساڵیادی ماڵاوای سەرۆک مام جەلال پانۆرامامان پێشکەش کردنەوە شەمولایەکتان نەوانەتی خوای گەورە خواتان لەگەڵ